سڵای خی گەورەتان لێبێ لەم ڤیددیوە باسی ئەو ژینگێ دەکەین کە قورئان داوای ئەکا لە قورئان ڕەو ئەو کەسێک کە قورئان پەیڕەو ئەکات لەسەر قورئان ئەڕوات ژیانی لەسەر قورئانە تقریبان پێم وابێت بە نزیکی 3 بۆ 4 یان 4 بۆ 5 ئاەتمان هەیە کە بە ناڕاستەوخۆ هەر یەکە و لە چەند سوورەتێکدایە باسی ئەو ژینگێ ئەکا کە خی گەورە ئەوێ لە قورئانە یەکێک لە ئاەتەکان ئەم ئاەتەیە لە بەردەممانە ئاەتی ژمارە 28 لە سوورەتی کەهف واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يعني چی؟ يعني نفست صبری پێ بدە خۆت ڕابگرە لەگەڵ ئەوانەیە کە چی ئەکەن يدعون ربهم بانگی پەروەردگاریان ئەکەن يعني چی بانگی پەروەردگاریان ئەکەن يعني دوعاکەن نوێژەکەن ذکرەکەن تەسبیحاتەکەن بە کورتەکەی پەروەردەی نەفسیانەکەن بە پێوەی کە لە ئیسلامە هاتووە بالغداتی والعشی ببیانیان و بێواران يعني بە کورتەکەی و بە پوختیەکەی سەبرگرتن لەگەڵ ئەهلی دوعایە بەدەستێت لەگەڵ ئەوانەیە بن لەگەڵ ئەهلی دوعایە بن لەگەڵ ئەهلی خوایە بن باشە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خی گەورە ستایشی کێەکە ئەو کەساناکە کە لێیان ڕازیە ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة باشە کەواتە تۆ بێ لەگەڵ کەسێکا بی کە هانت ئەدا بۆ خۆڕاگرتن و هانت ئەدات بۆ چی؟ بۆ مەرحەمە یعنی بەزەی پێهاتنەوە یعنی بەڕەحمبوون یعنی کەسێک بی دڵڕق نەبی کەم دڵ نەبیت نەک بێدڵ هەر کەم دڵیش نەبیت باشە هارتلس نا یعنی کەسێکی بێدڵ نا کەسێکی دڵڕق نە بەڵکو کەسێکی کەم دڵیش نابێ بیت ئەبێ کەسێکی چی بی میهرەوان بیت وەتا چی وەتا میهرەبان بیت بەڕەحم بیت بە بەزەیی بیت بەزەییمان بە خۆمان دابێتەوە باشە سێلف کۆمپاشن یعنی بەزەی هاتنەوە بە خود خۆمانمان خۆش بێت و چواردەوریش بە هەماشێوە چ مرۆڤ بێت چ ئاژەڵ بێت چ کۆمپیوتەرەکەی بەردەمم بێت بەزەیم پیا بێتەوە بۆ منە زۆر هیلاکی نەکەم بنمونە شتێکە تۆڵێ ها کورت قسەی کێڵێ خزمەتی کە خزمەتە ئەکات باشە من دایکم زۆر کاتواڵێت بە کورتەکەی بە هەر شتێک کە شایانی ڕەحمە تۆ پێویستە ڕەحمە هەبێ بەرامبەری ئەبێ لەگەڵ کەسانێکاوی کە بە ڕەحم بن بە کورتەکەی وە چیت پێت بدەن سەبرت پێت بدەن خۆڕاگریت پێ بدەن بۆ منە کارەساتێکت لێ بەسەر هاتووە کارەساتەکە جا زۆر کات بەداخەوە لای خۆمان وازانین خۆڕاگری تەنها لە کاتی ڕوودانی حادیسەیەکی سیارەیە بۆ نمونە ڕووداوێکی ئۆتۆمبیل لە بەڵام خۆڕاگری تەنها لەو کاتانە نیە خۆڕاگریەکە ئەکرێت لەو کاتانە بێت کە نەفسی ئەمارە شتێک ئەمرێکت پێدا بۆ کردنی شتێکی خراپ ئەیتر شتە خراپەکە بۆ نەغیبەتێکە فاحیشەیەکە هەر بابەتێک بێت تۆ پێویستە لەو لەحزەیەکی بکەی خۆ ڕابگری بەڵام ڕەنگە نەتوانی تۆ خۆت بە تەنیا خۆت ڕابگری ڕەنگە برادەرە خودا دۆستەکەت بێت چی بکە خۆڕاگریت پێ بدات یعنی وات لێ بکا کە خۆڕاگربی ئەمە مانای چییە وەتەواصل بالصبر یەکمانە ئەگینا بەدڵنیاییەوە تەفسیرەکەی بۆ تۆ ئەگۆڕێ بۆ من ئەگۆڕێ بۆ کەسێکی تر ئەگۆڕێ گرنگەوەی باس لە چوارچێوەی چیا بێت لە چوارچێوەی سەبرا لەگەڵ چوارچێوەی مەرحەمە واتە بەزەی هاتنەوە خاڵێکی تر لەو خاڵانەی کە خی گەورە ئاماژە ئەدات بۆ ئەوەی کە ژینگەکەمان لە ناویا بێت چییە؟ ڕازگۆ کەسی ڕازگۆ ئاەتەکە فەرمێکی یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقين تەقوای خواتان هەبێ و لەگەڵ کەسانی ڕازگۆیا بن نافەرمێ کەسانی ڕازگۆ کێیە لێرە لە ئاەتەکە لە پێش و پاشەکەی بنمونە باشە بەڕاستەوە خۆ بەگشتی ئەفەرمێت ئەو کەسی کە ڕازگۆیە لەگەڵ خۆیە لەگەڵ خوایە لەگەڵ خەڵکە باشە بە کورتی و مختصری جا ئەمە گشتگیرە زۆر یعنی لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕێ کەسێک ڕازگۆ بێت لەگەڵ ڕاستیە ئیتر ئەو ڕاستیە خی گەورەیە چواردەورێتی خودی خۆیەتی ئەمە پێوترێ کەسێکی ڕازگۆ وا مەطلوبیشە وا داواکراویشە بە پێی قورئان کە هەرسێکیانی تیابێت هەم لەگەڵ خۆیان ڕازگۆ بێت هەم لەگەڵ خەڵکە هەم لەگەڵ خۆیە بەڵێ کەسی وا کەمە نابێ بڵین مەحاڵە بەدەستهێنانی بەڵام کەمن
ئەکرێ وا بڵێن ئەم قورئانە ئەم ئاەتە بۆ هەموو سەردەمێکە بۆ هەموو شوێنێکە و لە هەموو شوێنێکیشە و لە هەموو سەردەمێکشا دڵنیا بە کەسی وای تەیە کە خوای گەورە لێرە داواتەکە کە لەگەڵ یابیت. خاڵێکی تر لە خاڵەکان بریتێ لە چی؟ حەق. لە ئاەتی سەی سورەتی عەسر خوای گەورە فەرمێ وتواصوا بالحق وتواصوا بالصبر. باشە وتواصوا بالحق دووبارە سەبری هێناوەتەوە وەکو لەو ئاەتی کە لە سورەتی بەلەدا هاتووە. لە سورەتی عەسرا فەرمێ وتواصوا بالحق، یعنی هانی یەکتر ئەدەن بۆ ڕاستی، بەرەو ڕاستی. ئیتر ئەم ڕاستیە تەنها ڕاستیەکی ئاینی نییە، ئەوەیە وە لەگەڵ شی تریشە. بۆ نمونە حەق ئەوەیە من کە خوێندکارم بۆم نەچوومەتە زانکۆ، حەق ئەوەیە کە حەق بدەم بە خۆم بە چواردەورەکەم بە منهەجەکەم بە سەعیەکانم بە ئیسراحەتی خۆم بۆ نمونە بۆ هەموو شتێک کە پێویستە حەقی پێ بدرێت. قورئان ئەو ستراکچەرەی هەیە، ئەو هەیکەل و ڕێگەی هەیە، ئەو شێوازەی هەیە کە بۆ ڕوون ناکاتەوە منە حەق لێرە بەمانای چیەت. حەق لێرە بەمانای هەر شتێک دێت کە پێویستە حەقی پێ بدرێت. باشە بۆ منە لەم ئاەتەیە فەرمێ ئیلا الذین ئامنوا بچی، ئەوانەی کە ئیمانیان هێناوە بە چی؟ بە هەر شتێک کە پێویستە ئیمانیان پێ هەبێت، بە پێی تعریفی خوای گەورە لە قورئانە، بە پێی تعریفی خوا لە ئیسلامە، چ لە قورئانە بێت چ لە فەرموودەیە بێت. وەکو چی؟ إلا الذين آمنوا وەکو چی؟ لایەتی ترا هەمانە الذين يؤمنون بالغیب. باشە یان چی؟ الذين آمنوا بالله بۆ نمونە ورسوله وكتبه، کتێبەکان، پێغەمبەران، کتێب فریشتەکان والمەلائکە بۆ نمونە وە خودی خوای گەورە لەسەری هەموویەوە. باشە لێرە هەفەی نافەرمێ إلا الذين آمنوا بی ئەو شتانە هەمووی ڕێزیگانە یەکجار لە شوێنی ترا ڕوونی کردوتەوە. وتواصوا بالحق لەوێ یانی چی؟ بە پلەی یەکەم مەبەستی لە خوای گەورەیە، یعنی هانی یەکتر بدەن بەرەو خواچوون، بەرەو خوا بچن. یعنی ئەمە زۆر بە کورتی بە پوختی خوای گەورە مولایەک سەلامەت کات.